سڵاتان لەبێت من دالیم لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی بیرەوەریە لەگەڵتانم ئەمڕۆژ کەسایەتێکی سیاسی و لە هەمان کاتدا کارکتەرێکی ئەکادیمی زانستی میوانی بەرنامەی بیرەوەریە کە باس لە مێژووی سیاسی خۆی و ئەزمونونەکانی لە بواری سیاست پەیوەندی نێودەوڵەتیەکانی و زانستیەکانی ئەکاتوە بەکارهێنانی ئەو پەیوەندیە بەرفراونە نێودەوڵەتیکەوە هەی بووە بۆ خزمەتکردنی دۆزی کورد و بۆ خزمەتکردنی هەرێمی کوردستان. ئەمڕۆ باڵیۆز دکتۆر محەممەد سابیر سەرۆکی دامەزراوی سەرۆکجەلات تاڵەبانی میوانمە ئەچینە لای و گفتوگۆی لەگەڵ میوانی بەرنامەکەمانی تیارە من لە پێشەکێکی ئاماژەم بۆدا جەنابەت هەم کەسایەتێکی سیاسیت هەم ئەکادیمیت هەمیش وەکو کەسایەتێکی زانستی ئەتوانم بڵێم ناسرایی با پرسیارەکانم لە بابەتی سیاسیەوە دەست پێ بکەین دواتریش چ لە ڕووی ئەکادیمی پەیوەندی نێودەوڵەتیەکانی جەناب و لە ڕۆژزانستێکەوە ئەو بڕوانەمانێکەوە لە بواری زانستی بەدەستهێناوە قسەی لەسەرەکەین. سەرەتای هاتنە ناو سیاسەتی جەنابەت چۆنی بوو وەکو هەموو کوردێکی تر زۆر جار باس لە کەسایەتی سیاسیەکان نەکرێت ئەڵێن چۆن بۆ هاتنە ناو سیاسەت دەڵێن دۆخی ئەو کاتوایە خواست بە ناچاری ئێمە بینە ناو سیاسەت ئەو زوڵم و ستەمانەمانە بینی بەرامبەر بە کوور دەکرات. تۆ چی ئەڵێیت؟ پێشکی سوپاسانەکەم بۆ هاتنتان و بۆ ئەم دیدارە بەگوێرەی تواناوەی کە زانیاریم لابێتەوەوانە وەڵامی پرسیارەکانتان من زۆر خۆشحاڵم بە دیدارتان. سەبارەت بەوەی کەوا زروف وای لێ کردوت بێگومان زروف دەوری گەورەی خۆی هەیە لەسەر هەموو ئینسان هەیە لەسەر هەموو فەردێک. من لە حقیقەتە هاتە ناوی سیاستەوە کەس زۆری لە نەکردم هینی خۆم هەبووم. من لە پاش 58 ساڵی 58ەوە بووکەوە عەبدولکەریم قاسم هاتە سەر حکومونەوە ئەمما لە جۆرە لە دیموکراسیت لە عێراق بەرپا بوو. لەو کاتانەیە من لە هین بووم لە ابتیدایی بووم لە ئەم قوتابخانێک هەیە لێرەوە ئەیوبێ پێڵێن قوتابخانەی ئەیوبێ بوو. لە حقیقەتا من صنفی 1 و 2 و 3 نەخوێنەوە یان وەکو لە مەکتەبە کە چووم ینی من مامێکم هەبوو ینی خوێنەواری فێرکردبووم وەکو بەم نابوو مناڵێکی بڵین حەزم لە خوێندن و نووسینەوە شتانەکەم کە چوون مدیرەکە وتی هیچ زانی وتم هەموو شتێکە زانم ینی هەموو شتێکی ئەو وەختە ئەو بە ماتماتیک بە ئەعمالی ئەربعەیان پێوەدا مالی ئەربعە ینی زەرب و تەقسیم و جەمع و ئەم چارە وتم ئەوانە هەموو ێزانم خوێندنەوەتم هەموو ێزانم ئیملا وتم ئەوان نازانم هەموو شتەکانی هین کرد و ئەوانە و چەند پرسیار و شتێکی لەگەڵا کردم لە صنفی 4دایاننا. لەو کاتەیە لە صنفی 5 بووم کە دەرچبووم بۆ 5 لە ساڵی برینی 59 بوو. ئەو ساوەکو ڕەنگە توش لە هیچتان لەدایک نەبوون لەو کاتانەیە لە سەرەتای ئەوەیە بوو کەوە با بڵین شۆڕشی 4 تەموز و حیزبی شیوعی باڵا دەست بوو لە هەموو عێراقا بما فيها لە سلێمانیش بە هەمان شێوە هینێشیان دروست کردبوو مقاومەی شعبیان دروست کردبوو. مقاومەی شعبی وەکو چۆن تر هەر ئەحزابەکانی کاتونە سەر عێراق هەرێکە بەیەک و حرس قەومی یانشکی نازانم چی بەڵام بەنسبە شیوعەکانەوە مقاومەی شعبیان دروست کردبوو. مامۆستاکان بەشێکیان چوبوون بووبوون بە مقاومەی شعبی مەسەن لە هەفتەیەکە 2 جاریان 3 جار ئەچن بۆ تەدریب هاتنەوە. ڕۆژێ جا سەرەتایی بڵین ئاشنابوونم بە کوردایەتی و بە سیاست بۆ ڕۆژێکیان مامۆستایەکمان ناو نووری ناو بوو تەلەبەش خۆشتان هەمومان تەلەبە بوون و زانی حەزەکەین مامۆستا غایب بێتەوە بۆ خۆمان یان بچینە دەرەوە یان قسە بکەین یان شتێکیوە. ئەو ڕۆژە مامۆستاکەمان غایب بوو نەهات بووانێن کە نەهات بووانە تەلەبەش خۆشحاڵ بوو کە نهاتەوانە دەرسی تەبیعەتی تەلەبەیانە قوتابیان وایە کاتەوە ڕۆژەکەی تر ئەتیزاری هێنایەوانێ ئەتیزاری هێنایەوتەوە تر بەکاریەوەوانە هینی کرد کە لەگەڵ مقاومە شعبیە پرسیارێکی دوو لە ڕوویەوە زۆر نابەجێ کرد ئێمە مناڵ صنف 5 ابتیدایی ینی نەگەشتونەتە تەمەنی بڵین 18 ساڵی یان ئەوە یان ئەوشتە پرسیاری کردەوە ساکە طبعا لێرە پارتی زەعیف بوو لاوان و گەنجان هەبوو ئەوەی لاوان بواە سەر بە پارتی دموکراتی کوردستانی ئەو ساکە بوو ئەوەی سەر بە گەنجان بواە سەر بە حزبی شیوعی عراقی بوو ئەو بەڵێ گەیشێتی 74 دامەزرا من باسی 58 و 59 کەم لەوانەیە کە ئەوە بووتی چەند کەس
پرسیارەکەی بۆیە ئەڵێم ئەو مامۆستایە حەقی ئەوەی نییە جارێک دووش ئێمە تەلەبەی ابتیدایین جارەکە نەچوونەتەوەی کە بزانین وەکو چۆن کە تۆ لە دایکە بی یان ئەڵێ کە ئەگەر ئیسلامی بە ئیسلامی لە دایکە بێ بێگەر مەسیحی مەسیحی لە دایکە بێ وان لێکردبوون وتی چەند کەستان لاوانە و چەند کەستان هینە گەنجانە پۆلەکە هەمووی تقریبان ئەکسەرێتی هەمووی دەستی هەڵبڕی بۆ گەنجان تەنها من و کوڕێک ئێستا نازانم ماوەیانە بەکری حاجی فەرەجان پێوت من و ئەو کوڕە دەستمان هەبڕی وتمان ئێمە هێنێ لاوانێن لاوانێ هاتە چی ئەڵێ ساڵێککە ئێوە شەمێننەوەانەیە وتە مامەسا بچووم وتم مامەسا ساڵێ لەم پێشی تۆ لەکوێ بوویت دنیا لە گۆڕانە شەر نییە تۆ ساڵێکی تر شتەکانە گۆڕێت و شتە مەخسەم لەوەوانێ مامۆستایەکمان هەبوو مدیرەکەمان پێشی زۆر باش بوو ڕەنگە کوڕی دڵشاد مهندیسە سەماوە باوچێ ئەو سامودیرمان بوو هەمە ڕەشیمە لە عەلیان پێوە پێشی زەر چاک بوو کە چوومە شەشەوانێ کوردی پێوتین کوردی تازە زمانی کوردی نەبوو کوردی پێوتین بەڵام زۆر بەخۆشی یان مامۆسایکی زۆر سەرکەوتوو بوو دەرسەکەی سەر حەزەکەی گوێی لێ بێتوانە باسەوەیەکە کە هین بوون و چوونەتە لای شێخی نەمر لە داری کەلی و لەوێ ئیتر چشت و چەشیان چۆن بۆ لێ ناونچین بووە کردو و وەسێکی زۆریەکرد لەوە کوردایەتی لە مێشی وەکو بڵین ڕوانی لە مێشی ئەمەیە مامۆسایکی کەشمان هەبوو ئەو دووبانە تەسیری زۆریان هەبوو مامۆستا ڕەشیمە لە عەلی کە کوردی پێوتین و عەرەبیشی پێوتین لە سنفی شەشە مامۆستایەکمان هەبوو وە ئەزانمە ئەویش ماوە بەڵام مامۆستای ڕەشیمە لە عەلی ئەمری خوای کردووە عەباس گورجیان پێوت عەباس گورجی وازان لە هۆڵەند دەبێت ئەگەر تا ساڵێ دو ساڵەوە پێشتر مابوو سرودی پێوتی سێ سرودەکان من خوا هەموو شتێک نابە ئینسان حەزمە کرد مۆسیقارم حەز بکەم دەنگم خۆش بێ نەدەنگم خۆشیان نە مۆسیقارم نەهیچ شتێک لە بابەتە ئەوە حەزیش بە زۆر حەزیشی لێەکەم بەڵام خوا نەیاوە پێم کە چیەکە تۆشدان ئەنجا لەوەوە ئەو هەموو سرودەکانی پێ لە بەرەکردین هەمووی مەتای سەج لە بەرە تقریبن لەوەوانەی تر هاتمە سنفی یەکەوانێ و یەشێتی قوتابیانی کوردستانەوانی و هاتمە ناوسیاتە بابێنە سەر 74 بۆ 75 چۆن هاتیتە ناو ڕیزەکانی شۆڕشەوە من لە هەموو شۆڕشوی لولەتی هەبوو لاوەتی هەبوو بەڵامیان بۆ پاشە بێ ئاش بەتاڵ کرا با بڵێ کە ئاش بەتاڵ کرا بێگومان من ئەو ساواکوونێ مەسئولی کارگێری لژنەی قەزا بووم لە یەخسمەر تر مەجبور بەرەو هین بەرقەمان بۆ هاتیان بەرەو پێنجین بڕێن بەرەو پێنجین ڕۆشتین و سێرمان بە تەمای مقاوەمە بووین کە هاتین پێنجین سێرمان کرد مقاوەمە نییە بەتایبەتی من ئەو ساک و جگە لەوەی کە لە ناو شۆڕشا بووم ئەندامی یەکێ لە موەسسەکانی لە ڕاستە کۆمەڵی ڕەنجدەران بووم کۆمەڵی بانکسێلینی ئێمە بە تەما بووین وەکو کۆمەڵە مقاوەمە بکەین خاڵە شەها بوو ئەوانش کە هاتبوونە پێنجین کە من چوومە پێنجین گەشتە پێنجین ئەوان گەڕابوونەوە سلێمانی تر لەبەرەوە هینی مقاوەمە نەما ئێمەش گەڕاینەوە سلێمانی کرد گەڕاینە سلێمانی ئیتر ئێمە بوون بە پیانە وتین ئایدین نەفیکران بۆ کورد لە پێشەوە دوای نەفیکران بۆ ناوی چییە بۆ ناسریە لە دوای ئەوچمەتەوە هەفتا چوار بەڵمنی کەیترکەوە شۆڕش لەماڵ ئەش بەتاڵ بوو لەو کاتانەیە من ئیتر چوومە دەرەوانێ لە ساڵی 76 بۆم ڕێکەوت کە بچمە دەرەوە چمە فەڕەنسا بەر لەوەی کەوا باسیەوە بکەین کە چوویتە دەرەوە لە 75 زۆر جار میوانەکان مەگەر یەکێتی بن ئەویان لێ پرسمکەوە چۆن هاتوونەتە ناو یەکێتی هەندێکیان ئەڵێنکەوە ناوبانگی سەرۆک مام جەلالمان بیست و پێمان خۆش بۆ کەوا ببینین گفتوگۆمان لەگەڵ کردووە وای کردووەکەوە بین بە یەکێتی هەندێک ترەڵێنکەوە تەکلیفمان لێکراوە تۆ چۆن بۆ هاتیتەوە تەکلیفم لێکراوە نەهیچی من خۆم بە ئارزوی خۆم بوون من لە حەقەتیان لە سیاسەتا بووم لە ڕزەکانی پێشەوەی سیاسەتا بووم لە کۆمەڵی ڕەنجەرانە یەکێک لە مؤسسەکانی یەکێکە لەوانە لە ئەوڵەوە تا دروست بووم ئەندامێکی چالاکی کۆمەڵ بووم مەسئولی هەموو سلێمانی کۆمەڵە بووم لەو کاتانەیە کە ششمەتە دەرەخۆ بە نامەی برادرانم بردوو بۆ مام جەلال کەچکە گەشتمە پاریس تەلەفۆنم بۆ مام جەلال کرد لە ئەو ساڵە شام بوو وتم مام جەلالەوە من هاتووم نامەیەکی برادرانم پێ
چۆن پێت بگەێنم ڕێگەشتنی بۆ دانام نامەکەم پێدا بۆ ناو یەکێتیش بێگومان ئێمە پێشەوە ئەمە هەمومانیانی جگەلەوەی کە ئاژبەتاڵ بوو ئەمە وەکو کۆمەڵە تەنزیممان هەبوو ڕێکخراومان هەبوو شتی خۆمان هەبوو بەڵام لە عینی کاتیشە ئاژبەتاڵ بڕاستی تەسیری بێئومێدی دروست کرد بوو لەنا هەموو کەسە کە یەکێتی دروست بوو ئەو ساوەکۆ هێشتا من لە ناو کوردستان بووم کاک شازاد بە ڕەحمەت بێ گەورە یەکێ لە هەرە هاوڕێ نزیکەکانم بوو ئەو بە حکمی محاماتی وایە هاتە دەرەوە لە دەرەوانی مانجلا لێ بینی بوو لە لەندەن بینی بووی لەوێ تر ئەو بش بە ڕێگاکەی خۆی بەیانی یەکەم بەیانی دروستبوونی یەکێتی شازاد هێنایەوانەیە دەتەوە تر ئێمە بەڕاتینی یان یەکسەر خۆمان یەکێتی بوون دوای ئەوە کە 76 ینی کە 76 بوو دوایەوە کە بنگەیشت بە پاریس مام جەلال هات بۆلام کە کاڵم هات بۆلام قورسە بڵێ هات بۆلام بەڵام وا بوو چونکی ئەو ئەزانێ من چی بووم و چی نەبووم و پەیوەندیمان هەر لە بناڵیەوانەیە لە دوای شەشی ابتیداییەوەی تر کەمان جەلال یەکەم ساڵی 63 کە هاتە سلێمانی و لەم قەسرەکەی نوری عەلی هەبوو ئەزاخانەی نوری عەلییان پێ بوو لەوە خۆ پێشیە لەوێەوە منی تر ئاشنای مام جەلال بۆم و پەیوەندیم هەبووە لەگەڵ مام جەلالە جگەلەوەی کوحنەدیش پێش ئەوە یەکترتان بینی بوو نەکبینی چەندی مەسەن بۆ نمونە ئەمە کە وەختی پێشەوەی کە کۆمەڵی مارکسیلینی دروست بێ ساڵەکانی 67 و 68 ئەو مەسئولی هێزی ڕزگاری بوو دوای ئەوە مەقەڕەکەی لە بەکرەجە بوو ئەمە هەمووش پێنجشەممان لەسەر جمعان ئەچون بۆ ئەوێ محازەرەی پێوتین هەموو ئەو گەنجانەی کە ساچێ ئەو جیلا من پێڵێم جیلی ئاڵتونی ئەو جیلا هەمووی ئەو تەسقیفی کردین ئەو مەبادی مارکسیلینی فێرکردین ئەو شۆڕشی کردوین ئێمە هەر هەفتە و جارێک یەکێکە وایە محازەرەی بوو تایەتەوانیان واجبی هەبوو ئەوەی کە مامزێکە تەمەڵ وایە و حازری نەکردایە مامجێرە عقوبەیە قەڵباکەشی بوو داواتی هەمویان ئەبێ بکەیتەوە ئەستانە ئەمە مازر لەبەرەوە تێکڵاو بووم لە مامەجلالەوە هەر لە ساڵەکانی 64وانێک کە جەلالی و مەلایی دروست بوو من خۆم بووم بە جەلالی یانە پێشەکی پێشەوەی کە کۆمەڵی دکتۆر ساڵ 76 یان 77 چوویتە دەرەوەی وڵات 76 بوو دوای ئەو مناڵە مام جەلال هات وتانی خۆ لەو کتێبێکم دەرکردو بە ناوی چرای ڕۆناچیەوانێ کە مام جەلال هات باسی کردکەوە ئێمە چی بکەین لە ناو یەکێتیە چۆن کار بکەین دەورمان چیە بێت هەروە چۆن کۆمەڵە لە ناو ڕێکخراوێکی کۆمەڵە دروستکەین بەڵام ئەو ڕێکخراوی کۆمەڵی مارکسینیە کە لە دەرەوە دروستیەکەین ئەوە نەبێ کە بە زەقی هینی بکەین ئیشی بکەین ئێمە ئیشی خۆمان بکەین وەکو ڕێکخراوی کۆمەڵە لە هەمان کاتیشە وەکو ئەندامانی یەکێتی لە دکتۆر ئەم کتێبە بیرۆرەکانم لە قوربەتدا باسی ئەو بیرۆریانەتەکەی کەوا لە وڵاتانی ئەوروپا بەشێکی من بەرلۆیکەوە دەست پێ بکەین لە بەرنامەکە هەندێکیم سیر کرد بەڵام پێم خۆشە باسی ئەو ئەرکوبەر پرسیارەتیانەمان بۆ بکەیتەوە لە وڵاتانی ئەوروپا پێت درراوە پێم نەدراوە خۆم هێناوەتەندی کەس ڕێزەری لە نەکردوم کەسیش پێی نەوتم تو بێ ئێمە لە ئەوروپا بوو پاشەوەی کە بڵێن لە ساڵی 76 کە من لە پاریس بووم مامجلالم بینی ڕێگە و نەخشە ڕێگەی بۆ دانین کە چیەکەن و چی ناکەن هەم لە کۆمەڵەیە هەم لە یەکێتیە ئەوە بوو کە پاش ئەوە کۆنفرانسێکی ئەوسا یەکێتی نیشتیمانی کوردستان کە تازە دامەزرا بڵین لە هەم وڵاتانی ئەوروپا ساڵانە کۆنفرانسیە بۆ یەکەم کۆنفرانس لە بەرلین گیرا دووەم دۆفاندا لە فرانکفۆرت گیرا من لە یەکەم کۆنفرانس کە تازەیەشێتی دروست بوو من لەوێ نەبووم بەڵام کۆنفرانسی دووهەم کە لە فرانکفۆرت گیرا طبعا من لەوێ بووم و من هەڵبژێران بە با بڵێن بە مەسئولی لقی ئەوروپای یەکێتی نیشتیمانی کوردستان کە لقەکانیان لە هەموو وڵاتێکی مەهممان هەبوو ڕێکخراوی یەکێتیمان هەبوو ئەو ڕێکخراوانە مربوط بە لقەوانێ بەکارگەری لقەوان و باندامانی شالەکەکان زۆرە لە وڵاتانی زۆرە بەڵامی تر من ماموانێ بە هەموو ساڵە بە انتخاباتیش بوویەوە نەبوو تاعین بیتوانە کۆنگرەمان هەگرت لە کۆنگرەکەیچی هەڵبژێرایەوە بوو من هەتاکو تقریبا ساڵی 92
لە 76 1970 تا ساڵی 92 کە لە پاریسەوە لە سویدەوە گواستمەوە بۆ فەڕەنسا وەکو نوێنەری یەکێتی نیشتیمانی حکوومەتی هەرێمی کوردستان پاشەوەی کە کابینەی یەکەم دامەزرا هەتا ئەو وەختە مەسئولی هند بوو مەسئولی لەقی ئەوروپا بوو هەموو ساڵە بە هەڵبژاردن و لە هەموو کۆنفرانساتەکان و لە هەموو شالەچەکان و لە هەموو شتێکە من شخصی یەکەم بووم وە پەیوەندەکانیشە لەو بابەتانە دوای ئەوەیش کە لە هەموو کە ساڵێک زوربەی کۆنفرانسەکانمان کۆنفرانسی ساڵانەمان لە دوو وڵاتە جیرا یان لە ئەڵمانیا یان لە نەمسا سەبارەت بەوەی ئاسانتر بوو لە ئەڵمانیا هەرزانتر بوو شوێنی تەلەبە ئەوانی تاقلی تەلەبن و ئەوشتانە بە ئێمە خۆ هەموو ئەوختا ئەوە نەبوو حزب پارەمان باتێ هەموو لەسەر حسابی خۆمان بوو لەبەر بە شوێنێکە گەڕان هەم قاعایکی باشی لێبێ هەم لە هەمان کاتیشە ناویچە هەرزانیش بێ خواردن شتەکان هەرزان بێت لەبەرەوە زوربەیان یان لە ئەڵمانیا یان لە بەرلی یان لە شارەکانی تر یان لە نەفسا لە ڤێننا لە گراس ڕۆشنانە ئەو کۆنفرانسان نەمانە دکتۆر جگە لەو چالاکیانە کۆمەڵێک ئاسنگ و قورسایش لە ڕێیتۆ هەبوو لە وڵاتانی ئەوروپا دواتر لەسەر بابەتانە قساکەین دێرە دکتۆر ئەلبومێکی هەیە بەر لە بەرنامەکە پێم پیشاندا ناوت تێکۆشان کۆمەڵێک وێنەی تایبەتی خۆی ئەو پەیوەندێنە دەوڵەتیکەوە هەیەی تێیدا کۆ کردوتۆ لەناو دامەزراوەکەی کەمێکە گەڕین هەندێک وێنەی تر هەیە لەسەر وێنانەش قساکەین باش فەرموو هەر لەناو دامەزراوی سەرۆکجەلا تاڵبانی دیارە کۆمەڵێک وێنەی جیاواز لێرەیە هەیە پێم خۆشەکەەوە دکتۆر محەممەد لە سەریان قسە بکات دکتۆر ئەم وێنانە جگە لە کۆبوونەکان بێگومان هەرێکێکیان ئامانجێکی لە پشتەوەیە بەشێکی زۆری وێنانی کەوا لە دەروی وڵات گیرا و سەرۆک مامجەلا لە جەنابەت لە کۆبوونەوەکان یان دیدارەکان یان ئامادەکار بوویتە یان بەشدار بوویتە لە بەشێکی زۆریان پێم خۆشە قسەیان لەسەر بکەیت لەم وێنەی سەرەتاوە کە سەرۆک مامجەلا لە دەست پێ بکەیت ئەمە یەکێک لە کۆنگرەکانی سۆشیال دیموکراتی جیهانیە لەم کۆنگرەیە کە مامجەلال بانکرا بوو و من لەوێ بوو عادەتەن لە هەتاکو 2002 هەتا 2002 من لە هەموو کۆنگرەکانی سۆشیالیزم ئینتەرناشناڵە یان سەرۆکی وەفد بووم یان لەگەڵ مامجەلال یان لەگەڵ وەفدەکەیا بووم تایبەت بوو بەچی ئەم کۆنگرەی سۆشیال دیموکرات ساڵانەیە ئیگرن باسی طبعا ئەو وەختانە لەو وەختانەیە کە مامجەلال و سۆشیال دیموکرات حزب سۆشیالیستەکان لە 13 وڵاتی ئەوروپی ئەوان حکمدار بوون ڕئیس وزەرا لەوان بوو ڕئیسی جمهوری لەوان بوو لەوان ڕخاشی وەی سێشمەوە دوێنێ ئەو ئەیالا کە سکرتێری گشتی سۆشیال دیموکراتەکان بوو هەموون لە بەیانەوە تاکو چوونە سەرمەزاری مامجەلال و ئەم نەسوورەکە و گەڕانانەوانە ئیتر پەیوەندێکی باشمان هەبوو لەگەڵ سۆسیالیزم ئینتەرناشنال چونکی 88 حزبی سۆسیالیستی لە دنیاە لە ئەندامەتیایە کە ساڵانە کۆ بنوانێ ڕئیس وزەرا یان ڕئیسی حزبەکان هەمووی پشتیاری تیابن باشترین وەکو ئەڵێ مەحفلە بۆ ئەوەی کە بتوانین تۆ پەیوەندی خۆت لەگەڵ ئەو وڵاتانە و لەگەڵ ئەو سەرک حیزبانە و لەگەڵ ئەو سەرک دەوڵەتانە هینکەی ئەجا مامجەلال خۆتان باشە زانین مامجەلال یەکێک بوو لە هەر قائیدە گەورەکانی دنیا نەک هەر تەنها لە ناو کوردان نەک هەر لە ناو عەرەبا بەڵکو لە نێو دەوڵەتیتیا لە نزیکەوانێ هەموو سەرکردەکانی سۆشیال دیموکرات وەکو یولی براند عەلاقەتیشی زۆر باشی هەبوو کە هەم سەرۆکی ئەڵمان بوو وەکو کرایسکی کە هی نەمسا بوو وەکو وڵۆف پاڵمێ کە کوشتیان فەقیر لە هی سوێ لە هەموو ئەو قادەکانی عالەمی تیا کۆ بوو بوانێ ئەوە لەشێکە لەو کۆنگرانە کە لە پاریس گیرا منیش شەرەفی ئەوم هەبوو کە لەگەڵ وەفدیەشێتیا بوون بە سەرۆکاتی مامجەلال ئەمە لەگەڵ هەر فەڕەنسایە جاک شیراکە لەگەڵ جاک شیراکە کە من خۆم لەگەڵیا بووم لەوەیە ئەمەیان مرافعەکەیە مرافعەکە هەمومان یو باشتر ئەزان من خۆم لە چین کاتێکە مرافعەکە کردووە ئەمە یەکەم جارە مەسەن عەلاقەتی دیبلۆماسی بینی عێراق و کۆماری چینی میلی لە 58 دروست بوو چونکە کە 58 عەبدولکەریم قاسم بڵین شۆڕشی 14 تەمووزی پێڵێ هەندێک پێڵێ ئینقلاب هەندێک پێڵێ شۆڕشی 14 تەمووزی بوو عەبدولکەریم قاسم چین اعترافی بە نظامی عەبدولکەریم قاسم کردی کە مەلەکی ڕووخاوەکو چۆنی چێشە سووریا ڕووخاوە و نەتیجەی ئەوەی کە عەلاقەت
کە چین ئەتراف پێکرد عراقیش ئەترافی بە چین کرد وەکو مەسیلهین لەبەر ئەوە لە 58وانە لە مانگی 58وانێ علاقاتی دیبلۆماسی لە بینی چین و عراق دروست بووە بەڵام لە 58ەوە تاواکو 1970 تقریبا لە ماوەی 31 ساڵە هیچ سەردانێکی سەرۆکی حکوومەت سەرۆکی عراق هیچ نەکردو بەڵام من کە بووم بە لە 2004ەوە بووم بە سەفیری عراق لە چین ئەو زیارەتی پێڵێن ستیت ڤیزیت ینی بڵێن زیارەتێکی دەوڵەتی بامجللا سەرکی وەفتەکە بوو ئەوە ئەمە وەفتێکی گەورە بوو وەفتەکە وەزیری نەوتی تیا لەگەڵا وەزیری داخلیە بوو وەزیری هەموو وەزیرە مهمەکانی وەزیری خارجیە بوو بەشدار بوون ئەمە وەفدی عراقیە بە سەرۆکاتی بانجللاوە و منیش ئەو تاالێرە داشتو ئەمەش وەفدی چینیە بە سەرۆکایەتی سەرۆکۆماری چینیا بوو ئەمە زیارەتێکی زۆر تاریخی بوو وەلو زیارەتیابەوەی مانجلانەوە توانرا عێراق خۆی چین دامی نادی پاریز نییە چونکە بە جۆرەیەوەی کەوا پاش پرۆسی ئازادی کە سەدام ڕوخا ئەو وڵاتانەی کە نادی پارێزن بە جۆرەی قەراری ئومەمی متحیدا ئەوە لە ساڵ 80 قەرزەکانی عێراق خۆش بن بەڵام چین ئەندام نییە لەبەرەوە مەجبور نەبوو بەڵام لەبەر مامجلال توانرا تقریبا نزیکەی 10 ملیارد دلار عێراق قەرزاری چین بوو 7 ملیار و نیو لەو قەرزانە خۆش بوون لەبەر مامجلال ئەو تجارەتی تاخیری تاریخی و 5 اتفاقیات وەرکردووە ئەمەش طبعا بێگومان واشنگتۆنە ئەمریکایە سەردانێکی ئاسایی بۆ میشیان دایما ئەمجار زۆر ڕێک بوو لەگەڵ جورج دەبلوی بوش زۆر یەکتریار خۆشەویست بەڕاستی هەموو کۆبوونەوەکانی مامجلال لە واشنگتۆن لە پێش ڕوخانی ڕژەمە شێمن لە 2001 وانێتر چوون بۆ گواستمەوە لە فەڕەنساوە چوون بوو نوێنەریەکێتی حکوومەتی هەرێم لە واشنگتۆن لەبەرەوە هەتاکو 2003 لە هەموو کۆبوونەوەکانە هەتا 2004 مانەوە کۆبوونەوەکانی کە مامجلال و سەرکردەکانی کوردیان کرد لەگەڵیان بوو داوای شێشێکی ئەمە بەغدایە ئەمە بەغدایە مامجلالە لەگەڵ عەبدولعەزیز حەکیم کە برای عەمار حەکیمە خوا ئافریقا مردووە ئەوە ڕئیسی پەرلەمانی ئەو ساکە بوو یەکێ لە شیعەکانە سەرکردە شیعەکانە ئەمەش بێگومان هەمووی سلمێنەرەوەی سەرۆک مامجلال پەیوەندیەکی زۆر باشی لەگەڵ هەموو دەوڵەتی هەبوو هەمیش لە هەم عێراقی هەبووە هەم شەقی ئەوسەتی هەبووە هەم کوردی هەبووە هیچ چوار پارچەکانی هەبوو لە هەموو دەوڵەتەکانە ئەم دوێنەیە پێما بێ ئەمەش هەر چینە ئەمەتانەوە خۆجیتاوە ڕێسی جمهوری چینە بەڵێ ئەوە کە لە تارەدا بەزێنەوە لێرە هێرۆخانیش لێرە هەیە وەکان هێرۆخان لێرە ئەو وەفتەکەی هێنە و وەفتەکەی عێراق و ئەمە ئەوەی کە من بزانم ئەمە بانکیمۆن هە لە ئومەمی متحیدەیە لە نیویۆرکە ئەمەیان چ شوێنێکە نازانم ئەمە شەر چینە وەکو بڵێ فەرشی سوور و بەڵێ ساحەی تیانانی سکوێرە کە ئیستیقلالی مامجلالەکەن و حرسی شەرەف و ئەوانەیە هەکەن بۆکەن ئەوەش ئەوێ ئەمەش هەرچینە ئەوان هەموو خۆم لەگەڵ یابوون هەموو جەسەکانە ئەمەش قەڵاچۆلانە لە قەڵاچۆلان ئەم شوێنی زۆر خۆشەویست مامجلال یاسەتی کرد بە تایبەتی ئێواران زۆربەی شتەکانی دکتۆرە گەرباسێکی ئەمە لەگەڵ تۆنی بلێرە لەندەنە بەریتانیایە لەگەڵ بەریتانیای بەڵێ تۆنی بلێر زۆر مامجلالی خۆشەویست بەڕاستی هەرکە وەختە وەفاتیشی کرد شتێکی زۆر جوانی لەسەر مامجلال دەستیوت لە هینا بڵاو کردوێتەوە لە وێبسایتەکەی خۆمانەوەی بڵاو کردوێتەوە ئەمە لە فەڕەنسا لەگەڵ سارگۆزیابنی لەگەڵا نەبوو چێشێ بە ئەو کاتانە من هند و سەفیروم لە چێ سارکۆزی ڕئیسی فەڕەنسایە ئەمە هەموو سەفیرەکانی عێراقا کاتبوونەوە کۆبوونەوەی سوفەرەکانمان هەبوو
لما لا قصري سلامة أو مام جلالة محمود سفيرة كان من الرياض سفيرة كان كهمويتي رسميتي تاريخية بالنسبة لهم سفيرة كان وكا أما أنا لقل باراك أوباما أما يعني يجوا بريطانيا هنا نايتشيا أو سفرية ونيويورك أبون هو من كان بمشي من وقتنا لهين بوم لا للصين بو أما بارك وما أو رئيس ديوان الجمهورية أما أبو نبيلة فخري زنجانية أما لك شوية وصار فيش كشجاع سرق مام جلال يعني شيء أما يشي لا كوبونو كان لا براسي نازل بالضبط وهيك أما ده نبي لقل نبي كلمات وإذا ما لما ليش اللي ممكن كان كسربية سربية كلا زور باشا دكتور دست خوش أشين دانيشين في كود فرمو باسی لای نزانستی که بکنو کسایتی کی زانستی جنابت دیپلم ماستر دکترا محمد شوال باری فیزیک بدستنا بر لبرنامجش کم قسم من کرد و من کرد من خواهد کاری که زور زیرک بوما سیاست او پیوندین و دولتیانی که هد با کسایتی که اکادمی بوچی باری فیزیک ام زانسته طلب جارد که انتیار بخونید لراسيا بوشي أو بوارم هالبجار تكون لماتماتيك أو عندك هواياتي هي مثلا عندك هواياتي الرياضية عندك هواياتي فوتبولا نازم شيء من هواياتي من ماتماتيك بولا أجر سؤالي قرصين سؤالي ماتماتيك أبويا حلم كردايا وأبويا مشكم هنا بو راحته بو استراحتهم بجامعة لبرا من داين لهمو وقت كان على مسألة فيزياء وماتماتيكا لا زور جار للصناعات مخواروانيا يعني أجر لصيجبات مخوار لا دوين وتكانوا بوم لبرا وجا أو يشق يعني هني خومبو بوتشي من شوم كلية علوم وفيزياء هالبجار أما مسألة من راسيا ورنا أو مذكرات كاباس مكردوا من باكم من خنوار بو عائلة كم تقريبا من دايكم زور من ألبوم يعني بيرمنا كعمر إخوي كردوا يعني سوز دايكاتي من نبوة بابرين دايش خون ناقد يعني ملين باوجنم يعني وكو دايش خون واو هيشتينك هناكم نتششتوا له بلان دايك يعني لو بابته باكم مش خوش يسم بس خنوار بو ما مختوز خنواري هبو أو يخوني لاي ملاوني فقي ومقي وشتانا ختان زان كركوك فقي زونا لبروا من كد لبنجي سنة يهين بوم مدير بداخل وازان بار أمري خواك سامين حسين ناظم مديري إما بو عدد السليماني بو درشم لأوسا بينج بو شجنبو بينج بو باين كدم لبروي زوري خوش يسمكم نعلم الجيش لو ما مصانع بو ديارك خوي راس علمي نبو يعني بلين لا أبواري أدبيات تاريخها بانهين بوم بلا ما طلبي زيريشي زور خوش يست دائما علاقة شيء وكو كريوبا شيء بان لقلابو شو بولاوي تمام تشي ليرة كتو لشون تخرج مثلا تو خسو كارك خنوار بيت أنواعي هذه يكون بحيني خوي هنا دكان إرشادات دكان وبيدلهم تو وكلية من خم كسي كنوا وتي تو وايت لا فيزياء ولا ماتماتيك كل شيء علمي بزور باشي تو أجر أتويت زياتر بخويني تو يعني مثلا وكبرين دكتورة بتوشتك برودك بصورة كلية علوم اللي أتواني أو زيرشي خود هتا أتواني اللي ويا بريء بيبدأ وين بكتو شيء بيبكتو أنا أو وايد كده كم بسمع كلية علوم بغداد اللي فرعي في زام توافرت حزمنا في زياب وخون وايد كتشيش مدروا لستوكهولم جرسامو هرستم كوا يشبه لخوليا كانم أو جقلوي كمان لها مجيانا هم سياستهم كدو هم خوانم كدو لا دوش يعني موافق بهم يعني هيك لسر حسابي أي ترم نكدو يعني قد هنا منين ولا بروي كمان سياستها كم لخونا إكمال بميان درنا سميان بويان أخوانم يتواز لسياسة كان بيان يموي بتهواتي كدوما لا كتشوما ستوكهولم من بيش أوي كوا حفتة وشوار كشربوانية
زەمالەم هەبوو لە دوو شوێن یەکیان لە ناوچێ لە لیدز لە شارێکی ئینگلترا بریتانیایە لەوێ هەم بوو و هەروە لە بولغاریاشان بوو لە سۆفیا لەبەرەوەی کە ئێمە من خۆم جەلالی بوو بکۆنە جەلالی بوو مشتمە دائیمەن علامەتی استفهام لە سەرمان بوو لەلایەن بابەنی ماڵی بەرزانیەوە پاشەیەک بوونەوەش یان کرد کە من ئەندامی کرابووم بە ئەندامی ناوچەی سلێمانی و ئەگەر نەچمایەتە دەرەوانێ ئەنو ئەوانە هەر هێنن ینی پیانەوتین جاشن بابا کوردەکەی پێڵم بە وان پێوتوان لەبەرەوە وازم زەمالەکانم هێنا ئەگەر یەک هەفتە تەخیر بووایە چوونە دەرەوەمان بۆ شاخ من ڕۆشتمە دەرەوە چونکە پەسەپۆرت و هەموو شتێکم تەواو کردبوو زەمالم هەبوو هەموو شتێکم هەبوو ڕۆشتم هەموو شتێکم تەواو بوو وەڵام لەبەر ئەوەی کە ئەو وەزع من چمە دەرەوانە بوو بە پێشمەرگە و ئەوانە کە هاتیشمەوانی تە خودێ ئەوم هەبوو کە من بچم بخوێنم تاواکەم دکتۆرا وەرگرم شوێنە من حەزم ئەکرد ببم بە عالمێکی گەورەی فیزیا بەڵام پرسیارە بکەم ئەڵەن ئەگەر هەڵە نەبم لە 2013 داوات کردووەکەوە داوای دامەزراندنت کردووە لە ئاژانسی وزەی ئەتۆمی ئەڵەن کوردبوون ڕفزت وەرگرتووە ئەمە هۆکارەکەی چی بوو چۆن بوو؟ من هەموو صفاتێکم تیا بوو ئەوان پۆستێکیان هەبوو کە داوایانە کرد منش خۆم بە موهلەوە ئازانی و زۆریش هینیان کردم وتیان بەڵام تۆ لەبەرەوەی بە ئەسڵ عراقیت هێنە بێ ئەمە موافقەتی ئەوسا هێنەوە منەظەمەی تاقی زەڕێک لە عراقا بوو لە توێیسە بوو لە بەغدا بێ موافقەتی وەرگتم بە سەرکی مواڵتنی ئەوێنوانە لەبەرەوە هەموو شتێکم تەوا بوو خۆیان کرد لەبەرەوەی کە معارزی سەدام حوسێن بووم لەناو ئەبوای موافقەتی حکومەتی عراقی بهێنایە شێوهینێکی دەوڵەتیە کوردیش دەوڵەتی دەوڵەتمان نەبوو بۆی لە مەحرومیان کردم لەوەی کە هێنی ئەوەم هەبوو خولای خۆمەوە بوو دوایەت کە چوم ترەوە بوو چوومە ئەوەیە ویستم بخوێنمەوانە وتیان شادەم پێ بوو شادوشت وتیان شادەکانی ناخۆت باش ئەگەر بتەوێ وەرەگرین لە دکتۆرا یان لە ماستەر ئەبێ امتحانت بکەین کۆ لە امتحانە دەرچوویت وەرە دەگرین لە امتحانی دەرنەچوو کەیفی خۆت هەروەها بەو شێوەیە وتم باشە وتم بەڵام من چۆن وتیان هینێکە دەیت ڕیفرەنست داینێ مانگێکیشی مۆڵەتە دەین دوای مانگکە وەرەوە امتحانت دەکەین بە جۆری سقیاساتی خۆمە لە امتحانەکە دەرچی وەرە دەگرین و لە امتحانی هەدەر نەچوو خوا حافیزی پێدران ئێتوانەوە چوومەوە دەرچووم و هیچ کەشم نەبوو زۆر باشی بووم ئەوانە ئیتر ماستەرم وەرگرتو دوای ئەوەش دکتۆرام وەرکەم لە فیزیای نەوەویە لە قسمی فیزیا بەشی نەوەوی لە دوای ئەوە هەم لە جامعی ستۆکۆڵم لەوێ دەرسمە وتوانێت وەکو ریسێرجی وەکو ئەوەی محاضر هەروەها لەوێ منەظەمەیەکیان هەیە منەظەمە پێڵێن ئسکۆئی بە ئینگلیزی سویدیش نیوکلێر ئینسپێکتۆرێت هێنی منەظەمەی تاقەی زەڕی سویدی لە 1970 دووکە گوازرامە و بۆ فەڕەنسا بەهۆی سیاستەوانێ لەوێ کارمە کرد ریسێرجش ینی تقریبا 15 هینم هەیە پەیپەلی علمیم هەیە کە بڵاوکراتەوە لە هەموو مجلاتی عالەمی وانەی موارەکانی خۆم ئەمەک لە مێژوو دەرچین بێنەوە ئێستا و هەندێک پرسیاری سیاسی دۆخی سیاسی ئێستای هەرێمی کوردستان لە دیدی تۆ چۆنی بینیت هیکەی ئێستا بەداخەوە من بەباشی نابینە بەداخەوە دەبەر چەند سەبەبێ بەباشی نابێت من یەکێکەوەی یەشێتی ویزەکانی کورد لە ڕاستی کێشەیەکی زۆری تیا هەیە ئەو کێشەی کە تۆ یەک ڕێز نەبوویت ناتوانانی ئەو ئامانجانەی کە خۆتە دەوێت وەکو ملەتێک بەدەستی بهێنێ تا ئەگەر ئێمە سەیەکی ڕێز بوونایە و هەمومان یەک دەنگ بوونایە ئەمان توانین زۆر شت زیاتر بەدەست بهێنین هیوادارم سیاسەکانی ئێمە چی یەشێتیشی ئەوەی ئەرقەلە خۆخۆتان زین دو حیزبی ڕئیسی هەیە یەشێتیە و پارتیە ئەم دوانە وەکو ئەڵێ زەواجی لە حقیقەتە وەکو زەواجی کاسۆلێکی هەیە ئەبێ بەیەکەوە کارکەین ینی چارمان نییانی من ئەگەر بڵێ من لە ساڵی بستی من نابم هێشتا لە عشەش ابتیدایی بووم وەکە جەلالی و مەلایی بوو خۆم جەلالی بووم ینی هیچ هینێکم نەبووە
وبروان بە هیچ قیادێکی عشایری نییە، بڕوان بە حیزباتیە، بڕوان بە پێشکەوتن خوازی هەیە، بڕوان بۆەوە هەیە لە ئەوەی کەوا سەرچەومە بادیانە یەکێتیایەتی پێشەوەی کەەوە باڵی مەکتەبی سیاسی هەیە بووە بڕای تاواتیم پێ قەت ڕێژە لە ڕۆژان پەشیمانی و لە بیرەکانم بەڵام وەکمانجللا زۆر جار قسەیەکی هەبوو شەقی زەمانە. شەقی زەمانە ئەبی وامان لێ بکە کە بە چار ناچارن بە یەکە و کار بکەین، ناچارن بە یەکە و حکوومەت بەرین بەڕێگەوە ئەجینا ئەوەی کە بە دەستمانیان بە خوێنی ئەو هەزاران شەهید هەریەکێتی حساب کە بەلای کەمەوە 26,000 شەهید هەیە خوێنی ئەو شەهیدانە سیرکە بە فێڕۆن نەڕادنە پێویستیان دکتۆر لەبەرەوە ئەو پرسیارت لە یەکەم کە هەمیشە هەوڵەتداوەکەوە پەیوەندێکی زۆر باش لە نێوان هەرێمی کوردستان یاخود کورد لەگەڵ وڵاتانی دەرەوەیە هەبێت سەرۆک مام جەلال دانیشتۆ گفتوگۆی کردووە لەگەڵیان کۆمەڵێک ڕێکەوتنی ئەنجام داوە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانیش بووی ماوەیەک لە نەتەوەی گرتوەکان لە ئەرکی نوێنەرەکان لە دەرەوە ڕازیت پێ دوایەکەوە بەڵێ ئێستا بەڕاشکاوی بڵێم نە چێشە سیر کە بۆ نمونە پێ دەڵێم هیوادارم سە خەریکن هیوادارم بەرهەمێکی هەبێ فەڕەنسا ئێمە شت بووین ئێمە نوێنەر بووین هەموو ڕێخرا زیارەتی کاک مەسعود و مام جەلال من ڕێکم خستو هەموو زیارەتەکان هەموو سەرکردەکانی وەک ئۆسەشەوە خۆت بینی سارکۆزیە دەوت ناویچێ میترانە فەڕەنسا ئۆلاندا هەموو ئەوە سەرکردەکانیەوە هەمووی دۆستی نزیکی مام جەلال بوون و دۆستی نزیکی مام جەلال ڕاستە مام جەلال شخصێتێکی وابوو کە بچوایەتە هەر شوێنێ خوێنی خۆی کردە و عجابی هەمووی هینەکە بەڵام دەوری نوێنەرەکانیشمان هەبووە نوێنەرەکانمان ئێستا شێخ بڵێن بەشێکی زۆری ئەو نوێنەرانەی کە هەمان هەبوو سەفیرن مەسەن هێشتاک و ئەحمەد بەرواری سەفیرمانە لە بڕۆکسر مەسەرەن شەڕشی دکتۆر خالید هەتا ئێستا سەفیرمان بۆ لە چین و ئێستاشی هاتوۆتەوە وەکیل وەزیرە لە وەزارەتی خارجیە هەموو ئەو نوێنەرانە خەڵکانێکی ئەوە کاک سعدێ تاکو ئێستاشێژێکە لە قوتوبەکانی یعنی وەکو قوتوبەکانی یەکێتی نیشتیمانی هەموو کەسانە کەسی بە زمور بوون کەسی بەوە بوونەوە فەڕەنسا شتێک نەئەکرا لە فەڕەنسا بەبێ یەکێتی شتی ئەساسی بوو ئێمە نوێنەری یەکێتی لە هەموو لە ساڵی 92 کە یەکەم کابینەت دروست کرا هینی کە دکتۆر فواد مەعسووم بوو بە سەرۆک وەزیرانی یەکەم سەرۆک وەزیران 4 نوێنەرایەتی ڕەسمی قراری لەسەردرا کە لە وڵاتە گەورەکانە بیکەنەوە ئەم 4 ئەمریکا بوو بەریتانیا بوو فەڕەنسا بوو ئەڵمانیا بوو بۆ ئەمریکا و فەڕەنسا یەکێتیان دانا بەرهەم لە ئەمریکا من لە فەڕەنسا بەنسبەت پارتیشەوە کاک دڵشاد بەرزانی سێش هەر لەوەیە ئەڵمانیان دانا کاک شارزەباریش لە بەریتانیان دانا ئەنی مەخسەم ئەوەیە ئینجایتر لەو کاتەوانێ نوێنەرەکانی ئێمە لە هەر وڵاتێک بوو بێت دەوری خۆیان بینەوە شن پەنجیان دیارە مامجللا دەوری گەوری هەبووە چونکە مامجللا شەو نەبووە تەلەفۆن نەکا بۆ نوێنەرەکانی بۆ من بڵێ فلانش چی لێ هات لەگە فلان پارتی قسەت کرد لەگەڵ پەرلەمانتار قسە کرد لەگەڵ فلان سەرۆک قسە کرد نەتیجەکانی ئەویستەوانێ ینی ئێمەش هەم بەهینی خۆمان هەم بەوەی کەوا مامجلال ئەو نەمهتەم پێوەوە مەجبور بووین هەموو جوودی خۆمان بخەین نەگەر بۆی بتوانانی پەیوەندێکی تونندۆڵ دروستکەین بۆی بتوانین لە ئاستی مەسئولیەتە بین هەموو راپۆرتەکانمان هەیە سێشە و کتێوانەکەین بوون جارە هەندێک لە نامەکانە تایەتی من بۆ مامجلال نووسی مامجلال من نووسی و چی بکەن و چی نەکەنەوە لەبەرەوە بەداخەوەی ئەڵێم ئێستا هیوادارم کە ئەو شوێنە بەتاڵ زۆر فەراغمان هەیە لەو مەجالەیە پڕ بکرێتەوەوانێ باڵێز دکتۆر محەممەد سابیر زۆر سپاس کەم ڕۆ لەم بەرنامەیە لەگەڵمان بوویت سپاسی ئێوەشەکەم ئەزیەتەن چێشە بەخێر بێنێخوا سەرکەوتوو بوو دەست خۆش بێ خواتان لەگەڵ